یەکێکە لەو وەرزشانەی کە تاکە یاریەکە یعنی بە تاک ئەنجام دەدرێ پێویستی بە ئەزمون هەیە. ئەزمون لە چ بوارەکە؟ ئەزمون یەکەم شت دەبێتەوە ئەو کەسی کە ئەم بەلەمە بەکارێنێ مەلەوانی بزانێ ئەساسترین شت بۆ کەسە. دوو بازوویەکی باشیەوە بۆ لێدانی سەوڵ چونکە سێ ئاسمان هەیە ئاسەکان کە جیاکرێتەوە بەدانیشتنەوە بە پێوە و هەروە بەبێ بەکارێنانی سەوڵ. باشە چی پێویستە ئەم وەرزشە؟ ئەم وەرزشە وەکو ئەوەی کە پێویستە بەس مەلەوانی بزانی وەردەوردەکانی سەلامەتی بۆ ئەو کەسی کە پادڵ بۆرد بەکارێنێت پێویستی پێ هەیە. ئەو کەسانی بۆ نمونە ئەگەم مەلەوانیان باش نەبێ پێویستەکە هێلکی تایبەت بە مەلەوانی بەکاربێن. باشە هەر ئەومان پێویستی ترمان وەرزشەکە لەکوێ هاتووە و تازەیە لە هەرێمی کوردستانەوە؟ ئەم وەرزشە بۆ یەکەم جارە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان کە لە دەریاچەی دووتان بەڕێوە چوو. باشە من بینیمە پێویستی بە ئاوی بەخوڕ هەیە هەر بەڕاستی خۆی وایە یان ئاوێکە وەسابێت؟ پادڵەکان شێوازی هەیە جۆری هەیە جۆرمان هەیە بۆ سەر شەپۆلە بێ جۆرمان هەیە بۆ ئاوی خوڕە بێ جۆرێکی تریشمان هەیە کە ئێمە بەکارێنین بۆ ئاوی مەنگە بێ. جا کاک بڵند کاتێ من بە دوای با بڵێن سەرچاوە ئەگەڕم بۆ ئەم وەرزشە وتبووی یەکەم جار خۆی هەیە ئەو تەختەکان لەسەر شەپۆلەکان با بڵێن هەنێک کەسەکان یاری پێەکەن یان ئێستا بەشداری پاڵەوانەتیەکانی پێکەن وتبووی چونکە ئەمە کەسێکی بەتەمەند دایهێناوە حەزیشی لەو جۆرە وەرزشە بووە نەشی ئەتوانی ئەم جۆرە لە تەختە بگرێ بەدەستیەوە لەسەر شەپۆلەکان هاتووە سەهۆڵێکی بۆ ئەمە داناوە دایهێناوە وردە وردە گەورەتری کردووە تەختەکە یان ئەو بەلەمە کۆمەڵی گۆڕانکاری بەسەر هەنا بووە بەمەی کە ئێستا هەیە. جا پێمان بڵێ ئەمە قەبارەکەی ئەبێت چەند لە چەند بێت؟ ئەمە قەبارەکەی پادڵەکان ناڵم دابەشەکە بە سێ ئاستا هەمانە چووپە. چووپە؟ بەڵێ هەوای تێکرێ بۆ بەکارێنان ئێمە لەم پاڵەوانێتی ئەممان بەکارێنە هەمانە فلینە یعنی جۆرە مادەیەکە کە سەر ئاوەکە هەشمانە تەختەیە. ئێتر ئەم شێوازانە بۆ نمونە تۆ گەبتەوێ هەر بۆ پاڵەوانێتی نابێ ئەتێ بۆ خۆ بچیتە دەراچەی دووکان کاتێکی خۆش بە تایبەت بە خۆ بەڕێ بکەی هەنێک کەس سوودی لێ ئەبینێ. بەڵێ ئەتوانی بۆ ڕاوماسی بەکاری بێنی یعنی چەند سوودی زۆر زۆری هەیە ئەم سوودانش دابەشەکە بەسەر بوارەکانە یعنی بۆ هەموو ئاستێکە بێ بۆ هەموو تەمەنێکە بێ بۆ هەردوو ڕەگەزە بێ ئەتوانی هەردوو ڕەگەز بەکاری سلایدەکانی ئامادە بێ ڕەوەند هاوکارانمان یارمەتیمان بن سلایدەکان بڕەوەی کە بینەرانشمان بەرچاڕوونی ئەڵێکەمێکتر سلایدەکان دەئانین باشە چه بوونەوەی کە لە پاڵەوانێتەکەیە بەشدار بوو؟ پاڵەوانێتەکەمان کراوە بوو یعنی بۆ هەموو ئاسوو بۆ هەموو تەمەنێک گونجاو بوو کە بەشداریکە پێشتر ڕاهێنانیان پێکرا بوو؟ بەڵێ. باشە ئەمە ئێوە خولتان کردەوە بۆم کەسانی کە بەشدار بوون یان ئەم خولە با بڵین بەردەوامە؟ ئەم خولە ئەبێ لێرە زۆر سپاسی کاگنەبیلی و کاگاڕوونکەین کە ئەوان پاڵپشتیمان بوون بە پێدانی پادڵ بۆرد بە دروستکردنی یاریزان بۆ ئەم یاریە. ئیشەڵڵا پلانمان هەیە بۆ ساڵی ئایندە ئەم پاڵەوانێتی بۆ هەردوو ڕەگەز بکەینەوە بەبێ جیاوازی پێش وەختە دەورێکی ئەکادیمیەکەینەوە بۆ کەسانی کە ئاشنا بن بە پادڵ. باشە چیترمان هەیە یاری ئاوی کە لە هەرێمی کوردستانە نەبێت؟ یاری ئاوی کە لە کوردستانە نەبێ سپاس بەخوام ساڵ پاڵەوانێتی زۆر چاک بەڕێوە چوو یەکێ لەوانە وەتەرپول بوو دوو گۆڵی تۆپی ناو ئاو پشتیوان بەخوا لە ساڵی ئایندەیە چەند پرۆژەیەکی ترمانێ ئەم ساڵ 4/6 بوو پاڵەوانێتێکی جسکیمان کردەوە کە بۆ هەموو تەمەنەکان بوو پاڵەوانێتێکی زۆر زۆر سەرکەوتو بوو دەستخۆشی زۆرمان لێکرا. باش دەستان خۆش بێت. جا کاک بڵند ئەگەر پێمان بڵێ مەرجەکان بۆ کەسانێکە بەشداری ئەەکەن لەم پاڵەوانێتیە چییە؟ یاسای یاریەکە یان پاڵەوانێتیەکە چییە؟ چی بکەن هەڵەیە چی بکەن دروستە؟ ئەم جۆر یاریە هەڵی زۆر کەمیتیایە چونکە بە حکمی ئەوەی تۆ ئەبێ سایدێکی خۆت هەیە کە چەناڵێکی تایبەت بە خۆدێ بوو ڕێگەی خۆتە ئاڕۆی ئەگەری ئەم یاسای بشکێن بچیتە سەر چەناڵی دووەمە ئەوە لە حاڵەتێکە یاریەکە بە فاوڵ بوو ئەژمارەکرێ. ئەگەر چی بکەیت فاوڵە؟ فاوڵ چۆن ئەلیستان بکەیتە سەر کەسی بەرامبەرێ شتێکی سەر لێشەوانێک بوو بەڵێ باش ئەمە ئاگەتە هۆی فاوڵ شۆفێری دەستشکانەوە. بەڵێ
بەس کەسەکە بۆ نمونە جاریا پادڵمانەوێت بە پێوە سەوڵ لێدرێ ئەکەوێت لەسەر پادڵەکە هەڵەسێتەوە و ڕێڕێی خۆی بەکاربێنێ بە فاوڵ بۆ هێژبار ناکرێت. باش ئەم هاوسەنگیە بە سەوڵەکەیە سەوڵ لەم لاو لەولا لێ بدرێت وەسانکە نەچیتە سەرسایدی ئەوەی هاوڵەکەت یەکەم شت وەسانە لەسەر ئەو پادڵە چۆنەوەسی لەنگەری ئاوەکە وەرگری بۆ خۆ دوای بەکارهێنانی ئەو سەوڵە بۆ ئەم لاولا بەکارێت. باش ئەو سەوڵە چەند جارێک بۆ ئەم لاو چەند جارێک بۆ لای یاساکەی چۆنە؟ یاساکەی بەکارهێنان بۆ نمونە شوێنمانەیە پێچە ئەسام پاڵەوانێتە 200 متر و 100 متری ڕۆشتن و 100 متری گەڕانەوە بووم پێچکردنەوەیەکمان هەبوو ئەم پێچکردنەوە پێویستی بۆ بوو بەلای چەپە بەکارهێنانی سەوڵ زیاتر بێت تا بەکارهێنانی لای ڕاستە. ئێمە هەمانە هەر یاریگەلێکی لەم چەشنە لە ئۆلۆمپیک بۆ نمونە هەیە بەڵام هێشتا وەکو ئەم وەرزشی پادڵ بۆردە هەیە یان نییە لە پاڵەوانەتی جیهانیەکان لە پاڵەوانەتە جیهانەکانە بەڵێ هەیە دراوسەکانمان یەکێ لەوانە لە وڵاتی ئێران لە وڵاتی تورکیا لە وڵاتی سووریا ئەم بەران بەم پاڵەوانەتیەوە ئیشەڵا پشتیوان بەخوا هەوڵێن چینە ڕیزبەندی پاڵەوانەکانی ژیانەوە هەوڵێن دەریاچەی دووتان بکەین بە دایکێک بۆ هەموو جۆرە وەرزشە ئاویەکان. وتت یەکەم جارە لە عێراقیشە تەنانەت بەڕێواچە هیچ هەوڵێک چەنداوە بۆ ئەوەی کە پاڵەوانەتە دووە هاتووەکانی شڵڵا هەل لە سلێمانی یان لە دەریاچەی دوکان با بڵێن باشترە هەوڵ بن بیڕەخسێنن لە ئاستی عێراق تۆزە بەرفراوانتری بکەن ئێوە یەکەم هەنگاو بدەن؟ پشتیوان بەخوا هەوڵی ئەومان ناوە چاوەڕێی گەشت و گوزارین کە شوێنێکمان بۆ دابین کە بۆ ئەوەی هەموو یاری ئاویەکان کۆکینەوە لە یەک شوێنە مەنەسەبەیەکمان بۆ دروست کرێ کە ساڵانە ئەم پاڵەوانەتی تیا بکرێتەوە نەک هەر بۆ بەلەمی چارۆکەدار بگرە بۆ مەلەوانی بۆ یاریەسیانەکان یعنی پێویستەکە شوێنێکی تایبەتی خۆمان هەبێ. زۆر سپاس خۆش بێت. چی هەیە کە لەسەر نەکرد بێ بتێ ئاماژەی ببیت؟ وەڵامێ دەستخۆشی لە کەناڵی کورساکەم کە سپۆنسەرمان بوو لە بەڕێوەچوونی پاڵەوانێتەکە زۆر سپاسی کاگنەبیل کەین کە بەڕاستی یەکێک بوو لەوانی کە زۆر هاوکارمان بوو خۆی یەکێکە لە ئەندامی دەستی پارێزەرانی ئاوی عێراق یعنی زۆر هاوکارمان بوو. خۆش بێت ئێوەش خۆش ئەزان لەگەڵتان بەردەوامین.